الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين، والندامة للظالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بسران بنراني خوشويستي الرأزي ضلال، سلام ورحمة وبركة إخواتان لبي، وابا رحمتي خوي توق مانكا، لعذابي خوي بدور مانكا، يا ربي خوي بلطفي خود، بمهرباني خود بمانجيت رمضان، يا ربي خوي بمانجيت رمضان، يا ربي خوي بمانجيت رمضان. دوورە کاری چاوی من ڕەحمەت لەو کەسەی کە ئەو ناوی بۆ نادۆزینەوە ناوی نان ڕازی دڵان. خوا دعاکەی پێغەمبەرە فێ اللهم يا ربنا أن تجعل قرآن ربيع قلوبنا ونور صدورنا وجلاء أحزاننا وذهاب همومنا وغمومنا يا رب العالمين. اللهم إنا نسألك حسن العاقبة، اللهم احسن عاقبتنا في أمور كلها وجرنا من خزي الدنيا وعذاب الآخرة يا رب العالمين. عزيزة كان لخوا بارينا خوا أو قرآنك كلامي خويتي بك بروناكي تشاومان بروناكي جومان بفسيحي زمان من إن شاء الله. عزيزة كانوا أمة الأزاركي بيغمر صلى الله عليه وسلم لخوا دا باريمو خوا عقيبت من بخيرك هم لفتنه جیان هم لفتنه مردن بمن پارێزێ. داواکەی لە خوا لە هەموو لە غەم بە دوورمان کە. ئێستا لە ڕۆژئاوا کوردستانی سووریا لە کێشەیەکی زۆر ناخۆشتان کە دڵی هەمومانی بێتاقەت کردووە، هەمومانیان ڕاحەت کردووە. داواکەی لەو خوایە دەرگای خێران لێ بکاتەوە، داواکەی لەو خوایە لەو مەحنەتە لەو ناخۆشیە ئەوان ڕزگار کا و ئێمەش بە دوور خا. خوای پەروەردگار سەرفرازی دنیا و ئینشاءڵڵا دووەڕۆن ببون. عزیزەکانم، ئێمە یارانی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام مەزانە ڕۆی 6 مانگ وەکو سوبحان الله وەکو تەعزیەبار وابوون کە 6 مانگەها بۆ پێشوازی ڕەمەزان ئیتر زۆر بە جۆش و خۆش و ومێدیان هەبوو کە ئینشەڵڵا خوا عەملیان لەسەر خێر درێژگا بکەنە ڕەمەزان. لە مانگی ڕەجەبدا دەیان فەرموو اللهم بارك لنا في رجب وبارك لنا في شعبان وبلغنا رمضان. خوایە بەرەکەت بخەنە ڕەجەب بەرەکەت بخەنە شعبان ئینشاءالله بە حەول و خۆتی خۆ بیشمان گەینە ڕەمەزان. نورەکانی چای من خوشکە بەرحورمەتەکانم برابەرەتەکانم، مانگی ڕەمەزان دیارە گەورەی هەموو مانگەکانە. بۆچی؟ بۆ بە سەعید الشهور هۆی گەورەی ڕەمەزان چییە؟ ئەزیزەکان لە چەند خاڵێکی کورتە پوخت لە خزمەتتاندا بۆتان باز دەکەم. دەکەمێ پێش ئەوەی ڕەمەزان بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی تند و تۆڵ دەکردەوە بۆی بە دڵێکی پڕ لە ئیمانەوە پێشوازی بکات لە مانگی ڕەمەزان خۆی ئامادەکات، چون ئەبێ ئاگاتان لەوە بێ، ئەبێ بە دڵ پێمان خۆش بێ کە ڕەمەزان دێ، چون هیوای بە ڕۆژوشە بێ بەڵام بە دڵ پێی ناخۆشە کە ڕەمەزان دێ، یا وەکو بێگار سەیرەکە یا وەکو فەرمانێکی خوا نەخواستە زوڵم لێکردن سەیرەکە، ئەوە خراپە. بە ڕۆژوش بێ خوا ڕۆژەکەی لێوە ناکاتە بێ بە ڕەحابەتی دڵ ئەو دڵی کە خوا بۆی دروست کردوین زۆر پێمان خۆش بێ کە ڕەمەزان بەرەو پیریمان دێ ئینشاءڵڵا. ئەمە زۆر گرنگە، ئەبێ خۆمانی بۆ ئامادەکەین. بۆچی؟ ڕەمەزان مانگی زەخیرە کۆکردنەوەی، ڕەمەزان مانگی لابردی ژەنگەکانە لە دڵمان، ڕەمەزان مانگی هەڵوەرینی گوناحەکانمانە، چکن بۆ ئەم ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان کەفارەتە. یعنی خوشک و برانەمان کە ئەلەم ماوەیە وەفاتیان کردووە نەگەیشتوونەتەوە ڕەمەزان، بەڵام ئینشەڵڵا ئەگەر خوا لەسەر خێر ئێمە خوا لە گوناحی ئەوانیش خۆش بە عاقیبەتیەوەش بەخێرکە. ئەگەر ئێمە عومرمان ئێستا ئەمڕۆ ئێمە لە شەو دەی مانگی شەعبانە، دەی مانگی شەعبانە، دووشەمە لەسەر سێشەممە 15 مانگی شەعبانە کە لە کورداری خۆیان پێی دەڵێن شەوی بەرە، دووشەمە لەسەر سێشەمە 15 مانگی شەعبانە. دایکی عایشە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا هەبووە مانگی شەعبان بە کاملی بە ڕۆژوو بووە، هەتا فەرمێ ئەوەندە بە ڕۆژوو بەوە مازانیوە هیچ ڕۆژێک فاسیلە ناکا. جاری واشە بۆ نەیکردووە
کاتە هەردوو لاکە جائز و دروستە ئەجا ئێمە بۆ زانیاریتان نورەکانی چاوی من خوشک و برایانی ڕازی دڵان 11 ڕۆژ لە هەموو مانگێکی عەرەبیا سونەتە بە ڕۆژوبی دووشەم پێنجشەم 13 و 14 و 15 مانگی عەرەبی یەکەن ئەزیزەکان نورەکانی چاوی من کاتەمە سنەتی پێغەمبەر بە فعلی سنەتی پێغەمبەر ئیتر ئەو قسانە نەچێ بە گوێتانە کە بڵێ بەوڵا گوناحبارە بی بە ڕۆژنا گوناحبار نابی بەعەکسەوە بە کولی ڕۆژێکی هەفتا پاییز خوا دەمو چاومانە ئەگری جەهەنەمە پارێز بەڵام حەدیثێکمان هەیە دەفەرمێ ئەوانەی کە بە بەردەوام دووشەمە و پێنجشەمە و 13 و 14 و 15 مان بە ڕۆژوو نابن لە 15 مانگی شەعباندا باشتر وایە خۆیان ئامادەکەن بۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزانی مبارەک بۆی تیر و هێزێکیان تیاوێ توانایان تیاوێ تاقیان هەبێ بۆ ئیستیقبالکردنی مانگی ڕۆژکۆ ئەمە سنەتە ناکرێت تۆ بۆ سنەتێ فەرزێ بفەوتێنی بەرەو دەبێت زۆر ئاگادار ئەنجا عەزیزەکان نورەکانی چاوی من ڕەمەزان مانگی تەسبیحات مانگی تەهلیلات مانگی دەورکردنەوەی قورئانە چونکە جوبرائیلی ئەمین هەموو ساڵێ لە مانگی ڕەمەزانە ختمی قورئانی پیرۆزی بە ڕەسوول الله کرد صلی الله عليه وسلم ئەو ساڵێک کە وفاتی جار ختمی قورئانی بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم جوبرائیلی ئەمین کەواتە لەسەر فعلی پێغەمبەر لەسەر کردەوە جوانەکانی پێغەمبەر سنەتە ئێمە ئینشاءالله لە ڕەمەزانە دەوری قورئانی پیرۆزکەینەوە زاستی ئەم شەرەفە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام شەفاعەتمان بۆ کا خوا بەر شەفاعەتی پێغەمبەر ناخە اللهم صل على سيدنا محمد وعلى سيدنا محمد دوو قورئانی پیرۆز شەفاعەتمان بۆ کا خوا بەر شەفاعەتی قورئان ناخە سێ ڕەمەزان شەفاعەتمان بۆ کا خوا بەر شەفاعەتی ڕەمەزان ناخە شەهیدان شەفاعەتمان کا خوا بەر شەفاعەتی شەهیدان ناخە سێ ئەو جوار شەرەفە گەورە ئەوە ڕەمەزانە لە ڕەمەزانە قورئان هاتووەتە خوارەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەوری قورئانەکەیەوە بە ڕۆژین پێغەمبەر فێ قورئان و ڕەمەزان هەردووچیان هاوتەری بوو هاوشانی یەک شەفاعەتەکەن بۆ ساحێبەکانیان کێوچێ قورئانی پیرۆز لەگەڵ مانگی ڕەمەزاندا چونکە بۆ ڕەمەزانە لە خوای گیان ئەم عەبدەی تۆ لەبەر خاتی تۆ خۆی توونی خۆی برسی کردەوە بە ڕۆژوو بوو لەبەر تۆ لە بانگی بێنە تا بانگی مەغریب باشە ئەوە حەقی خۆی تو شەفاعەتی بۆ کەم خوایە بەر شەفاعەتی ڕەمەزانی خە ئەوی تریان دەفەرمێ خوان گیان ئەم بەندەی تۆ بە شەو و بە ڕۆژ دەوری قورئانی پیرۆزیە کرد ئێستا داواکەم لە تۆ خوا بەر شەفاعەتی قورئانی پیرۆزی خەی جا ئینشاءالله ئێمە و ئێوەش داواکەین لە خوا لە ڕەحمی خۆی یەک بێ بەشمان نەکە دوو خوای گەورە بەر شەفاعەتی پێغەمبەر ماخە اللهم صل على سيدنا محمد وعلى سيدنا محمد سێ بەر شەفاعەتی قورئانی پیرۆز ماخە چوار بەر شەفاعەتی مانگی ڕەمەزان ماخە و پێنج بەر شەفاعەتی شەهیدان ماخە ئینشاءالله جا ئەم ڕەحمەت و بەرەکەتانە ئەگەر خوا نەخواستە نەمانگرێتەوە ئیتر حەقی خۆمانە بچینە خوا نەخواستە دۆزەخەوە ئینشاءالله ئێمە دۆزەخ نابینین چونکە ئێمە خوای گەورە فەرمێ لا تەقنەتوا من رەحمەت الله إن الله يغفر الذنوب جميعا للرحمة خواب يبش مبن إن شاء الله خواب له مبنى حكما خوش بو مرجي توبة بكين بو مرجي برشمان بينو بو مرجي بقرينو بولا أخوي تبارك وتعالى كواتا عزيزة كانم للرمضان مباركة قرآني بيروز خواب خلال نادي وبيغمبر صلى الله عليه وسلم كواتا إنا أنزلناه في ليلة مباركة ليلة القدر أو ليلة المباركة ليلة القدر عندك بوشوني هو على ليلة المباركة ليلة الشوي براتا برام أو سيزور بهيزني أمريكا بهيزة ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر يكشو لو دشوي أكيد ذاك في غمر بفعلي اعتكافي ديابر خيري هزار مع عبادته سبحان الله كهشتاو أو نصالك وإيقونا لو رحمة وبركة بيبش معنك أي رمضان مباركة درجاي بهش تكريته خوا بهش كابل سيبان لما أي رمضان مباركة درجاي جهنم دادك لما أي رمضان مباركة الشيطان كو تكري شيطان كو تكري انجا لما أي رمضان دا خوا خلاتك بعد داتي دعاء كان من قبول به بيغمر جانا فرد دعاء سيكز لا خوا رد ناكريته يك أو كالروجوانة دو أو كمسافرة سي أو كمظلومة هر سي كان لإما إن شاء الله ديتدي بيغمر فرد عليه الصلاة والسلام أويل رمضان عمري بكا وابزاني لقل خم دا حجيكي كنو ما شاء الله أويل رمضان عمري بكا
خوا ئەجری حەجێکی بۆ دەنووسێ سێ و شەرەفە ئەمە لە مانگی ڕەمەزان کەواتە فەضائیلی هەتا خێر و سەدەقە هە لە کوردستانە شیرینەکەی خۆما خوا و سەدەقە نەمانێ قبول کە و صاحبی سەدەقەکان محفوظ و خوا ڕزقیان زیاد کە کە بوونەتە هۆی ئاوەدانی ئەم کوردستانە بە مزگەوت بە مەکتەب بە خەستەخانە بە فەقیر ڕۆژان هەر ئەو کەڵە پیا و خوا ناس و لەخوا خوشکە بە یادەتیان دەدەن خوا جەزای بە خێران باتەوە ئینشاءڵڵا وهۆی ئەو سەدەقە خوا دەفعی بەڵا لەسەر خۆمان و لەسەر وڵاتەکەمان لەسەر کوردستانە شینەکەی بکە خوا بەو سەدەقەیە شیفای بە ڕەحمەت و بەپەلە بۆ نەخۆشەکانمان بنێرێ چون پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم نەخۆشەکانتان تەداوی کرد بە سەدەقە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم غەزەبی خوا لە خۆتان دوور خەرەوە بە سەدەقە لە مانگی ڕەمەزانە سەرفترە هەیە بۆ هەژارەکان دیاری خوا لە ڕەمەزانە هەدیە بۆ هەژاران سەرفترەیە هەدیە بۆ هەژاران زەکاتە زەکاتی ماڵەکان زۆربەی زۆری ئاری کوردستان خوا بەرکە خاتە ماڵ و مناڵتانەوە ماڵ و مناڵمان لە هەبوو بەڵام موسیبەتی بە دوور بین لە مانگی ڕەمەزانە زەکاتی ماڵەکەیان دەرەکەن چون خێرەکەی مضاعەفە خێرەکەی زیاترە ئەجر و پاداشتەکەی زیاترە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە ڕەمەزانە شەیطان کۆتەکرێ لە ڕەمەزانە شەیطان کۆتەکرێ لە ڕەمەزانە شەو نوێژ بەردەوامە بێ هەر تەراویحەکان لە کەمترینی 11 رکات بەرەو ژووری 30 رکات ئیمامی مالیک بەلایەوە 36 رکات تەراویح 3 رکات ویتر ئیمامی عومەر بەلایەوە 20 رکات تەراویح 3 رکات ویتر ئەمانە هەموو ڕێگە پێدراون ئیمامی عومەر عەشەرەی مبەشەرەیە ئیمامی عومەر خەلیفەی ڕاشیدینە ئیمامی عومەر خزوري پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر عليكم بسنتي وسنة خلفاء الراشدين المهديين الضوء عليها بالنظر واتباع پیغمبر صلى الله عليه وسلم واتباع خليفي الراشدين كحضرت ابو بكر وعمر وعثمان وعلي رضا ورحمة الله هر شواريان ئەوە فەرمانی ئەوە بەداخەوە دەبیستن لەو گەنجە جوانانە هەندێکیان دەڵێنی 23 کاتەکە بیدعەیە کاکەوە ئەستەغفیرڵڵاه ئەو قسەیە بێ ئیستیغفاری لەسەر چووە معنای ئیمامی عومەر بیدعەچی بووە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە ئیمامەکانی حەرەمی شەریف و مەکە و مەدینەی مکەڕەمە 23 کات ئەنجامەدەن برا شیرینەکەم خوشکە بە حرمەت ئاگاتە لێوێ سروری شەڕ نەبەجێ ئیمامی مالیکێکە لە سەر مەزهەبەکان 36 کات تەراویحی کردووە یان ئیمامی مالیک گومڕا بووە نا اینجا پیاوان و خوشکان کە دەچن بۆ مزگەوت سەبرتان بێت تا ئیمامەکان ڕۆە ئەوە کە ئیمام ڕۆی ئینشاءالله تا بەیانی بە شەو نوێژ بۆ تاحساب ئێوە هەر لە کاتەکانی شتیریشە هەر کەسێ نوێژی عیشا بە جەماعەت کات تا نیوەی شەوی بۆ حسابە ئەگەر نوێژی بەیانیش کات ئەوە تا نیوەکەی تریش وەختە کەواتە ئەو شەوە تا بەیانی نەخەوتووە لە شەو نوێژ بادەستی بۆ دەنووسێ ماشاءالله ئەنجا عەزیزەکان پیغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ بۆ ڕۆژوویەکی سنەت هەفتا پاییز خوا دەموچاو لە ئاگری جەنە ئەی بۆ ڕۆژووی فەرز مەگەر خوا خۆی بزانێت کەس نازانێ ئەجرەکەی چەنە ئەمەندە گەورەیە ئەمەندە گەورەیە بێ سنوورە پاداشتەکەی دیاری نەکراوە ئەوەندە گەورەیە ئەنجا عەزیزەکانم نورەکە هەر لە ڕەمەزانە پارچێومانەیە هەندێک کەس پارچێو ناکە غەڵەتەکەن ئەوە مخالفەی ئەبێ یەهودکەنی پێغەمبەر فەرمێ ئێوە مخالفەی یەهودیەکان بکەنەوە پارچێو ناکەنی و پارچێو بکەن ئەگەر قومێ ئاو بۆ خواردوتە ئەگەر هەڵسای دوور کات شەو نوێژ و هەڵسا ئەو خێر و بەرەکەتە لە کیس خۆدێ وبالأسحار هم يستغفرون لەبەرە بەیانە هەڵسن ئیستیغفار کەن لە پارچێوە بەرەکەت دابارێ ڕەحمەت دێتە خوارد کۆی کەنەوە ئەڵێ وەڵام من شتم بۆ ناخورێ کاکە خۆر نابێ خواردنی بەس مەعیدەمان لەبێ ئەبێ خواردنی ڕۆحمان لەبیروێ ڕۆحمان ئاوەدانکەین دڵمان ئاوەدانکەین ماڵەکانمان ئاوەدانی شەیتان ڕەشکەین هەڵسین سوبحان الله بکەین لا إله إلا الله بکەین الله ئەکبەر بکەین سڵاوەتێ لە دیاری پیاغەمبەر بین دوور کات نوێژکەین بۆی گێیەکانی کە شەیطانی مەعون داوێتی لەسەرمان بیکەینەوە عەزیزەکانم ئومەتە نازدارەکەی پیاغەمبەر کەواتە لە ڕەمەزانە فتحی مەکە کراوە خوایە فتحی قودسمان بۆ بکەین وایە فتحی کوردستانی سووریا بۆ بکەین لەو مەحنەتە کوردستانی سووریا ڕزگار بکەین کوردستانی عێراق و عێراقیش لە مەحنەت و لە فیتنەی جێران لە شەڕی ئەم جوولەکە خوانە ناسان کە لە تۆ ناترسن بوونەتە سەگی هار و پەلامەری هەرچی دەوڵەت دەدەن خوا بمان پارێزی بۆ خاتینەوە ئەم کوردستانەی مەڵبەندی پێغەمبەران عەلەیهیمسەلام مەڵبەندی ئەولیا و پیا و چاکانە مەڵبەندی مفەسیرانی قورئانە مەڵبەندی ڕابەکارانی حەدیسەکان دە خوا بیپارێزی لە گێرە شێوێن لە تێکدەر ئەم نیعمەتی ئەم ئاسایشە نیعمەتێکی گەورەیە هاخوا ملەتەکە بەسەر ئەهلی قوڕەیشا فەرمووی لإیلاف قوڕەیش إيلافهم رحلة الشتاء والصيف
فليعبدوا رب هذا البيت الذي أطعمه من جوع وآمنه من خوف. هلا رازی دڵانەوە دەستخۆشیم هەیە بۆ ئەو خوشکبران کە یارمەتی خوشکبراکانماندا لە کوردستانی سووریا داواکەم لە خوا هەر چوار پاچەکەی کوردستانمان بۆ یەخە عالەمی و ئاڵای کوردستان هەر بەرز و شەکاوە بێ بە کوێرایی چای دژمان خوای گەورە ئینشاءالله ئەمانیش چۆن وەکو بەعسی عەبدەکەکان بە ڕەشی و خەجاڵەتی چوونە زیندانی مێژۆ خوا ئەمانیش ئاوا بە ڕەشی و خەجاڵەتی بخاتە زیندانی مێژۆ ئێمە دیفاع لە میلەتەکەی خۆمانەکەی ئەو براو خوشکانەمان کە لە سووریا لە تورکیا لە ئێران لە هەر شوێنێ لیان قەومێ ئەوانە برامان خوشکمان هاوسمانمان و ئازارەکانیان ئازاری ئێمێ ناخۆشیەکانیان ناخۆشی ئێمێ خۆشی و سەربەرزی و بەختەوەرەی ئاریش ئێمێ لەبەرەوە دەست و چاوی ئەو خوشکانە ماچەکەین کە هاوکار و دەستباریەمە ئیشەڵڵا خوا هاوکار و دەستمانمانە بێ ئێمە ڕەحمان هەیە بۆ ئەوان ئیشەڵڵا خواش ڕەحمەکا بە ئێمە کەواتە حتا توان زەکاتیان بدەنێ ئەگەر پێویست بێ لە حاڵەکاتەدا زەکاتیان بدەینە بۆی پێویستیەکانیان جێ بۆی مناڵەکانیان بێناز نەبن بۆ ئیشەڵڵا خوا ئێمەش دەفعی بەڵاو ناخۆشیمان لەسەرکات کەواتە ئیشەڵڵا ئێمە خوشکبرا ئەزیزەکانم یورەکانی چاوم زۆر بە دڵێکی پڕ لە ئیمانەوە زۆر بە خۆشی ئیشاءالله ئامادەین خۆمان ئامادە دەکەین بۆ لە مانگی ڕەمەزان ئیشاءالله هەر لە بەسە بڵێ بۆ نمونە کە نزیک بووینەوە لە مانگی ڕەمەزانی مبارەک پێغەمبەر فەرمووی بەبینینی مانگ بە ڕۆژوو بوون بەبینینی مانگ بیکەن بە جەژن لیژنەی فتووە خوا عاقبەت خێریان کە بڕیارە دەن کە بەیانی یەکەم ڕۆژی ڕەمەزان چکم یەو شت بە ڕۆژوو نەبن بیستومە لە خەڵکیانە فڵانکەس ئەمەنە موسڵمانە ماشەڵڵا هەموو ساڵێ ڕۆژێ دوان پێش ڕەمەزان بە ڕۆژۆ بێ ئەمە بەعکسەوە لە باتی خێری دەستگە گوناحبارە بێ وەرقی پێغەمبەری لە خۆی هەڵسانەوە پێغەمبەر لێ عاجزە لەبەرەوەی یەوم الشک بە ڕۆژوو بووە کاتا پێغەمبەر من صام یەوم الشک فقد عصى أبي قاسم هەر کەسێ یەوم الشک بە ڕۆژوو بێ ڕقی پێغەمبەری لە خۆی هەڵسانەوە لەبەرەوە خوشک و براکانم یورەکانی چاوی خوشکان دایکان کچە شیرینەکانمان بە دوای ڕوخسەتان مەگەڕێن و ئەن تەصوموا خەیر لەکم ئەگە بە ڕۆژوو من باشترە بۆ ئێوە بە دوای ڕوخسەتان مەگەڕن بە دوای عەزیمەتان گەر عەزیمەتتان هەبێ برامان لەگەڵا بۆ لە عومرات سبحان الله ڕوان بە ڕۆژوو ناوێت بۆ بە ڕۆژوانە مسافرم کە بەحوشتر نەڕۆژی باوکەکەم براکەم ئەزیزەکەم خوشکە بە حزمەت دەکەم تۆ بە تیارە بە 2 ساعە لە سلێمانی و خوانە 2 ساعة 20 دقیقە چوتە مەطاری جدەیە مەطاری مەدینە ئەمە هیچ مشقەتێکی ئەگەر مشقەتە و ڕوخسەتە وەری قەینا بەڵام ئەگەر مشقەتێ نەبوو عەزیمەتی هەبێ لەسەر عیبادە دەکات با قەبرەکەمان ڕووناک بێ با لە عەزابی قەبر مەحروم بی بە لە سوئالی منکەری زمانمان پاراو بێ با ڕەمەزان شەفاعەتمان بۆ بکات سڵاو لە ڕۆژوانان کە پێغەمبەر فەرمووی بۆ خۆشبەختی کامەرانی ئاسوودەیی بەختەوەری سەرفرازی بۆ ئەو کەسەی ڕەمەزانی بەسەرا ڕۆڵە عیبادەت دەکات خوا لە خۆی ڕازیەکە نەگبەتی نەهامەتی داماوی پەشیمانی قوربەسەری بۆ ئەوەی کە ڕەمەزانی بەسەرا ڕۆڵ بەبێ عوزر ئەو نە عیبادەت ناکات خوا لە خۆی ڕازیکە پێغەمبەری ئەکرەمە فەرمووی عەلەیه الصەلاة وەسەلام دەفەرمێ چۆ سەربین بەرەکە سێ پلیکانە بوو فەرمی ئامین لە قۆناغی دووەم فەرمی ئامین لە پلیکانی سێم فەرمی ئامین فەرمی ئەوە چی بوو یا ڕەسوڵ فەرمی ئەوە جوبرەئیلی ئەمینە ئامین بوونی لەسەر دوعاکەی ئامینم کرد ئەو دوعای کرد منیش ئامینم کرد چی فەرموو فەرمی لوتی بە خۆڵاچێ ئەو کەسەی ڕەمەزانی بەسەرا ڕۆڵە عیبادەت ناکات خوا لە خۆی ڕازیکە ئامین وتی لوتی بە خۆڵاچێ ئەو کەسەی کە دایک و باوکی هەیە و دایک و باوکی ڕازی ناکات تا دایک و باوکی لە کیژە چێت و ئامین وتی لوتی بە خۆڵاچێ ئەو کەسەی ناوی پێغەمبەرە بە عەلەیه الصەلاة وەسەلام صلاوات لديداري في غمرنا اللهم صل على سيدنا محمد وعلى سيدنا محمد وشكرا بكانم حتى بوتان ذكري الذخيره كي باش لرمضان دا كوكرو جني دلكان تان لابل دلكان تان رازي دلان بنور القران بتسبيحات بذكر سبحان الله بالله اكبر لا اله الا الله اودان كان الا بذكر الله تطمئن القلوب بذكر اخوا ما من اودانكين بذكر اخوا چاومان ڕووناکەکەین بە ذکری خوا جۆمانەکەینەوە بە ذکری خوا دڵمان پاکەکەینەوە بە ذکری خوا دڵمانە شۆی ئەنجا خۆشمان ڕووسپی دیوانی خواکەین ئەم پێغەمبەر فەرمێ بۆنی دەمی ڕۆژوان لاخوا لە میسک خۆشترە بۆنی دەمی ڕۆژوان لاخوا لە میسک خۆشترە یعنی لە عەتر و لە گوڵاو خۆشترە لەبەرەوە ئەزیزەکانم دەرگایە لە دەرگاکانی بەهەشت خوا بەنسیبانیکەی ناوی چییە ڕەیان کێ ڕاتێ لێوە بەس ئەو کەسایی کە بە ڕۆژون ئا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی
چێ لێ ئەمڕۆ چۆ سەردانی نەخۆشیە بکە حەزەتێ بۆ کرد فەرمی من چێ لێ ئەمڕۆ لەگەڵ جەنازەیە چوو بۆ سەر قەبران فەرمی من حەزەتێ بۆ کرد فەرمی چێ لێ ئەمڕۆ دوانی ناڕێکی ڕێخستۆتەوە ئاشتی کردەوە فەرمی من فەرمی چێ لێ ئەمڕۆ نانی داوە بە فەقیرە فەرمی من چێ لێ ئەمڕۆ بۆ خوا بەڕۆژێ فەرمی من فەرمی ماشاء الله لأبو بكر الصديق رضي الله عنهم ورضوا عنه ذلك لمن خشي ربه الذي جاء بصدق وصدق بأولئك هم المتقون فأما من أعطى واتقى وصدق بالحسنى أما أنا هقول لسان أبو بكر الرئيس هذا لا تحزن إن الله معنا ما ترسى وما نقلا أما أنا هقول لسان شامتي حزتي أبو بكر دابزيو يكم كذل أمتي في عمل كشية تباسو حزتي أبو بكر خزوري في عمر صاصم باوكي دايك عائشة باشا نورا كاري شام دا في عمر فرمي هر خصلتي لم خصلتانا لهر كسي كابي لدرجة كاري بهشتو بانگ يكم چه باش اگر روزو اگر صداي نخوشو اگر ناني دابا فقيه اگر لگل جنازه چوبو سر قبران اگر دو کسی نارکی رخصتو بهش پیشوازی دکا همو درگاه کانی بهش والايا لسر پشتا بوچه بو حضرت ابو بکر اخوالي راضي به اخوا ما كتر او ري خواه او بتاقي كاب حضرت ابو بكر رضي الله عنه ورضوا عنه ذلك لمن خشي رب خوابي بقيمش ان شاء الله خوش كانوا براني راضي دال سواستانكم خواه موفقتا چاره دعای خيري اوي ان شاء الله بدعای خير بكر خواه همون اتمام موفق بو رضامندی خوي خواه بتاقي رضامندی خوي من باچه خواه لمن خوش به لدايكوان لباوكوان اوالي مناليان خواه مناليان باچه اوالي مناليان خواه صالح وصالحيان كا اوالي خيزان يعني او شكراني كدانا مزاو خواه بشريعتكم خود داير مزي شكان من بياي بحرمته بقيمته بشرف وديدار وخواناس كيف السبات كركان من افرتي خواناس ولا خواتم وبخوا صحاب كيف السبات يا رب العالمين رحمتي خوب يا بشمان مكان شفاعتي في غمر صاصر يا بشمان مكان شفاعتي قراني في روز ماي رمضان وشهيدان يا بشمان مكان وتوفيق من ببرزام دي خو وتوفيق من بين لماي رمضان ان شاء الله روي خو اسفيك الى ديوانتو بلا حكام من هو والله هالوريني يا رب ندايك من لبانك من لمرزو كان ما خرجي سايق كان من مخدرات فارزي او يعني ابوان رزقاركي رحم بخير كان من بكتابيا كان من نوسرا كان من موسى كان من بريشيا كان من بقجا كان من رمضان من يشكر كان من بدراوسي كان بخرج كايمان دار كان من ببرا ايمان دار كان من مسلماناني سلال بمسلماني كردستاني سوريا بمسلماناني فلسطين يا رب العالمين بمسلماني العراق بمسلماناني ايران بمسلماني تركيا بمسلماني سعوديه الله تعالى اخوان رحمه الله اكمام كي هركز الصوزي ام دينا ام اخويا موفقي كي هركز دجمني ام دينا وميلته اخويا هدايتي بي اول شيء قابل هدايه اخوان رواني تمر عليك كيكا يا ربي اخوان ليه بس يا ابو امبارح رحمه وبركته يا ربي اخوان مانجي رمضان يا ربي اخوان مانجي رمضان يا ربي اخوان لسر خير عمر ما ندريش كي عاقبه بخير بي كفتكار نبي لجبار نبي عليك كريتشين خامي حلالي ام بيتي وهيك كاسبين كاسبي حلالي بنسيكي او جيراوي وي رزقاكي ومشكي وي حكي وسحري لك وي بطالكيتو او لنعمتي الايمان والاسلام باخواه هدايتي بي يمشكي باسباب هدايه بو خواه جزاي ام خوش كبرانش بيتو كلمه خاتي تو كاتي خوان بخشي بايما كلخدمتي انا من الخدمه كاري امين جمال يمكن خوال جو له من بقري وهذا زبري كسبان انني وهذا ليهم ولاك ما خوشكي ضمن من وركي بدوري قرآن هداية ما ببه هداية الرحمن لسل أبدي لفاك لسل أو شريعة بيقر دام الزرام مامكي لكن سكان ما خوش برحمة غريبة كان مامكي دعاي همو خوش كبراك ما قبولكي أوليك دعاي خير مالي لكن خوا درقاي خير عليهم كيتو أوليك ناخوش يبنا راح يجيك يا أخوان السلام لابري خواي قول عاقبتي منو يوش بخير بقول نلا دنيا للا كيامة داما مالك خوا محتاجي نامد مانك يا ربي خوا ابو خاتي قولي خذ عظمتي خذ لبلا مصيبتي اسفان بمان فارزه مصوبانان يخي يقدل يقرن يقزمان يقلم بخوايا يكباخي خوايا لتشاي بيس لدسي بيس لزماني بيس لسعري ساحرة لظلمي ظالمان خمان ومالمنا والله تكمان بفاري ام نعمتي ابن اسايش خواهي تو في من روا بميني يا رب العالمين انا شكو فارزي ابن اسايش بيا فارزي ضلي اميلة قوتي اميلة زماني اميلة يكخي لا تفرقون دوباركي لنا كوتي بمان فارزي ام ضلانا مان لبوخز لحقد لغرز لكيب للرياء باكيتو ضلمان منور كبدوري قرآن شامر رونا كرو برونايشي قرآن جومر رونا كرو برونايشي قرآن شفاي بدن ما بركتي قرآن يا رب العالمين القرآن الدنيا والقيامة في اليوم
رمضان تريك قبلك ما برمانك العذاب قبل محرومانك لسؤال المنكر نكير زمان من بالاوك نامي اعمال من بدسي راس من ورقرين يا ربي لبردي صراطا عبور من بيبكي لسر حوزي كوثر بسر بدستي رسولي اكرم تير امانكي يا ربي خالد دعوتنا كي برزامتي خد دعوتنا كي برشواتي في غمر صاصم دعوتنا كي برزامتي خد دعوتنا كي بو علم بو ادب بو حياء بو شرف بو روزي في غمر صلى الله عليه وسلم بو بهشت بدور من الجانب يا رب العالمين نبيني ندوري شو يا رب العالمين خوايا مجابي وكاري خير لكاري شر بدوبان كي بسرف شيطاني بدكار زابي بو يفتح لحظة نما ديد نفسي شفري خمان خوا إيش كان مال الرياض بدور بيه لو نفس الشيطان بدكار بمان باريزة يا ربي خوا سربرزو الروسبي دنيا ودوارش ماكي خوش ایستاد دورا کاری چای من رازی دلان خوا دلی هبولاک من خوش کا یا ربی خوا دل من محفوظ کا لكفر ولا شرك ولا بدعة لا استخلافيات خوا دل من بفاريزه دل من اودان کا بذكري خوي مال من اودان کا بذكري خوي زمان من باراو کا بذكري خوي سبحان الله الله اكبر لا اله الا الله الحمد لله اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أستغفر الله سبحانك اللهم بحمدك أشهد أن لا إله إلا أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته.